بە گوێرەی راپۆرتی 2017 سەبارەت بە ئازادی ئینتەرنێت حکوومەتانی زیاتر دەستگاکانی ڕاگەاندن بە مەبەستی تایبەتی بەکاردێنن بربەست بۆ بڵاوبوونەوەی ڤیدیۆدا دەنێن و تۆڕەکانی تاکە کەسی سەرکوت دەکەن کە گەلێک جاران سانسۆر کراون. لە ڕابردوو داوێ دەچوو کە گەلێک حکوومەت پشتیان بگرتن یاساکانی سزادان بربەستکردن و سانسۆر دەبەست، بەڵام لە هەندێک نمونەدا ئەو حکوومەتانە بۆیان دەرکەوت ئەو شێوازانە بەسنین و ئێستا ئەوان خۆیان ڕوویان کردوتە ئینتەرنێت بۆ ئەوەی لە زۆربەی نموناندا جەخت لەسەر پەیامی خۆیان بکەن کە سەرچاوەی زانیاریەکەی ناڕاستە. راپۆرتی ساڵانەی فریدم هاوس مەزەندەی 87% ئەو کەسانە لە جیهان دادەکات کە لە ئینتەرنێت کەڵک وەردەگرن. دەبینن کە دابەزین لە ئازادی ئینتەرنێتدا هەبووە و چین بۆ ماوەی 7 ساڵی ڕابردوودا وەک هەرە پێشێلکار بووە. تورکیا، فیلیپین و ڤێنزوێلا لە نێو 30 وڵاتاندا بوون کە حکوومەتەکانیان لە ڕێگای دیجیتاڵی بیرۆکەی لایەنگری حکوومەتی خۆیان بڵاو کردوتەوە. هەروەها لە ناوچەکانی کەمینەی گروپەکانی وەک ناوچەکانی تێبێت لە چین و ئۆڕۆمۆ لە ئێتیۆپیا سەرکوتی زۆرتر بۆ سەر پەیوەندی تەلەفۆنی دەستیا بووە. کارناسان دەڵێن ئەو تاکتیکانە دموکراسی لاواز دەکات. ئەو تاکتیکانە نیشان دەدەن کە حکوومەت لە سەرکوتی ئاشکراکردنی سیاسیدا کارتێکردنی هەبووە. هەروەها ئەو بابەتی کە حکوومەت تووشی گرفت دەکات، بەڵام لەلایەکی دیکەوە پێکهێنانی ناسەقامگیری گەورە ئابووری خۆجەیی خۆیانە. ئەوان زیانیان بە توانایی خاوەن پیشان گەیاندووە کە سەرنجی سەرمایە ڕابکێشن. ئەوان باوەڕ بە خزمەتەکانیان لاواز کردووە و ئەو خزمەتانش کە پیشەکانیان دابینی دەکەن. ئەوان زیانیان بە باوەڕی بە تەکنالۆژی جۆرا و جۆر گەیاندووە کە وڵات دەیەوێت هەناردەی بکات. فریدم هاوس راپۆر دەکات کە ئەمریکاش دابەزینێکی کەمی لە ئازادی ئینتەرنێتدا ئەزموو کردووە لەبەرەوەی لە ماوەی هەڵمەتی سەرۆکایەتی 2016 هەواڵی دەستکردساز کرا و پێشێلکاری بۆ سەر ڕۆژنامەوانانی سەر ئینتەرنێت هەبوو کە ئەو کات لەگەڵ بەربژار دانۆڵد ترامپ هاوڕان نەبوون. بە گوێرەی راپۆرتەکە لە ڕادەی جیهانی کەمتر لە 1/4 بەکارهێنەرانی ئینتەرنێت لە وڵاتانەدا دەژین کە هیچ بربەستیان بۆ ناوەڕۆکی بابەتەکانیان بۆ پێکناتۆ یان ڕوبەڕووی پێشێلکاری مافەکانی بەکارهێنان یان بربەستی توند و تیژی بۆ دەربڕینی ڕا نەبوونە.